بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. درسي رابردو باسی چۆنیەتی وەستانمان کرد. چۆنیەتی وەستان گوتمان چۆن لەسەر وشەیەک دەوەستین، حرەکەی کۆتاییەکەی چی بەسەردێنین و چۆن دەستکاری دەکەین. دەرسی ئەوڕۆمان ئەقسام الوەقفە. ئەقسامی وەقف یعنی چی؟ یعنی لە کوێ بوەستین و ئەگەر لە شوێنێک وەستاین گونجاو نەبوو بۆ هەناسە خواردنەوە لەکوێ دەست پێ بکەینەوە. وازحە؟ کەواتە دەرسی ئەوڕۆمان لەکوێ بوەستین باشە. تەمەن عادەتەن ئەگەر کەسێک معنای ئاەتەکان بزانێ لە شوێنێک دەوەستی پێویستی بە دووبارەکردنەوەی نەبێ. ئەگەر دیقەتی قاریئەکانتان دابێ، قاریئە عالەمیەکان بە حوکمیەوەی زۆرینەیان معنای ئاەتەکان دەزانن وایە لە تەفسیری ئاەتەکان لە ئیعرابی ئاەتەکان تێدەگەن زۆر کەم دەگەڕێنەوە. وایە بۆ؟ چونکە ئەگەر هەناسەشیان پێ بێ گەیشتنە سەر کەلیمەیەک گونجاو بێ بۆ وەستان دەوەستن بۆی دوایە تووشی دووبارەکردنەوەی نەبن. بەڵام لە وڵاتی ئێمە هاوانەی قورانی دەخوێنن کە معنای ئاەتەکان نازانن، هەر خەریکی هەناسە خواردنەوە و دووبارەکردنەوەی کەلیمەکانن. زۆر جاریش لە شوێنێک دەوەستن بە کەڵک، یعنی گونجاو نییە بۆ وەستان، یا جاری وهەیە لە شوێنێک دەست پێ دەکەنەوە گونجاو نیە بۆ دەست پێکردنەوە. بۆی ئاگامان لێ بێت. تەمان بابەتی ئەوەی کە پێشتر چۆن دەوەستاین، چۆن هەناسە دەخۆینەوە، عیلاقەی ئەوەمان نەبوو شوێنەکە وەک دەڵی لە ڕووی معناوە تەواو بووە یا تەواو نەبووە. وایە بەس دەرسی ئەوڕۆمان ئەوەیە لەکوێ هەناسەی هەڵکێشین و ئەگەریش لە شوێنێک هەناسەمان پێ نەما، هەناسەمان هەڵکێشا گونجاو نەبوو بۆ هەناسە خواردنەوە لەکوێ دەست پێ بکەینەوە باشە. جا تەمان 100% تەنها کەسێک دەتوانێت تەطبیقی کە ئەگەر معنای ئاەتەکان بزانێ یان ئیعرابی تەوان ئاەتەکان بزانێ، کە بەڵام هەندێک علامەت و نیشانەشی هەنە. ئینسان ئەگەر 100% فێر نەبێ دەکرێت نیسبەتێک فێر ببین بە نیشانەکان، بزانین عادەتەن لەکوێ ڕادەوەستین، لەکوێ دەست پێ دەکەینەوە. یان معنای ئاەتەکان جاری وایە تۆ نازانی تەفسیریکەی وایە، بەڵام بۆ خۆت شتێکی لێ تێدەگەی، شتێکی لێ حاڵی دەبێ بە سەلیقە یان بە ئەوە ئەگەر پێت بڵێن بۆم تەفسیرکە لەوانەیە پێت نەکرێ، بەس بۆ خۆت کە ئاەتەکەی دەخوێنیەوە جاری وایە لەوانەیە نیسبەتێک لە ئاەتەکەی حاڵی ببیە. هەندێک معنا و هەندێک بابەت هەنە زۆر وازحن، یعنی بۆ خۆت دەزانی بابەتەکە باسی چ دەکا ئەگەر دقیق کەلیمەکانیش نەزانی. وازحە؟ جا جۆرەکانی وەستان، یەکەم جۆری وەستان بریتە لە الوەقف الاختیاری. الوەقف الاختیاری یعنی چی؟ یعنی وەستان بەویستی خۆت، وەستان بەویستی خۆت، وەستان لە شوێنێک کە قورئان خوێن بە ئارەزووی خۆی دەوەستێ کە ئەو جۆرە وەستانە، وەستانی اختیاریەکە دەبێتە 4 بەش، یعنی 4 لقی لێ دەبێتەوە. لە 4 لقی سەیان یان جائزن، وازحە، بەڵام یەک دانەیان قەدەغەیە، نابێ بە ئارەزووی خۆت و بەویستی خۆت تێیدا بوەستی. وازحە؟ وەقفی اختیاری یعنی ئەو وەقفەی، ئەو ڕاوەستانەی کە بەویستی خۆت دەوەستی لەسەر کەلیمەیەک دەکرێتە 4 بەش. یەکەمیان پێی دەوترێت الوەقف، لەو 4ەی تەمان ئەلیفەکەی پێی دەوترێت الوەقف التام. یعنی چی؟ ئەوە لە هەمووی زۆرتر تەوان تاممە. الوەقف التام وەستانی تەواو. وەستانی تەواو لەکوێدا دروست دەبێ؟ لەو شوێنەی کە معنای ئاەتەکەی تەواو بووە، حاڵێن ئەو شوێنە، ئەو کەلیمەیە لەگەڵ پێش خۆی لەگەڵ دوای خۆی عەفوو هیچ پەیوەندیەکی معنایی و ئیعرابی نەماوە. دەگەیە سەر کەلیمەیەک معنایەکی تەواو دەبەخشێ و لە ڕووی ئیعرابەوە تەوان هەموو حاڵەتە ئیعرابیەکانی ڕستەکەی تەواو بوون و لە ڕووی معناوە تەواوە، ئەو پێشەوەی کە خوێندوتەوە و دەتەوێت هەناسەی لەسەر هەڵکێشی لەگەڵ دوای خۆی هیچ عیلاقەیەکی نییە، هیچ پەیوەندیەکی نییە. جا ئەو جۆرە وەستانە تەمان لەکوێ زۆرتر دروست دەبێت؟ کۆتایی ئاەت عادەتەن ئەوەی یەک، بەڵام هەموو ئاەتێکیش نا. کۆتایی ئاەتەکان عادەتەن تەمان زۆر جار وەقفی تام من نەک هەموو جار، چونکە جاری وایە بەدە ئاەت بابەتێکی تەواو دەکەن لە ڕووی معناوە. وایە جاری وایە دوو ئاەت لە ڕووی معناوە تەواو تێکەڵکێشن، بەڵام زۆرینەی ئاەتەکان دەکرێت بڵێن
کۆتاییەکەیان زۆرێکە لە وەقفی تام لە ڕاوەستانی تەواو دووهەم تەمان کۆتایی سوورەتەکان تەوان ئەوە بە کاملی تەمان هیچ سوورەتێک لەگەڵ سوورەتێکی دیکە لە ڕووی معناوە و لە ڕووی ئیعرابەوە پەیوەندیان نییە تەنها لە بینی ئەنفال و تەوبەیدا تەمان عیلاقە و پەیوەندیەکی زۆر هەیە لە ڕووی معناوە لەوێش تەمان دەکرێت هەندێک جار وەصلی سوورەتەکانیشکەین بەیەکە و بەبێ بسم الله و ئەعوذ بالله واضحە کەواتە وەقفی ئیختیاری وەستان بەویستی خۆت گوتمان چوار بەشە بەشی یەکەمی بریتێ لە وەستانی تام وەستانێکی تەواو وەستانی تەواو وەستانە هەناسە خواردنەوەیە لەسەر شوێنێک واضحە کە معناکەی و ئیعرابەکەی تەواو بووە هیچ علاقەیەکی بە دوای خۆیەوە نییە کەواتە لە هەر جێگایەک لەو شوێنە زانید معنای ئاەتەکەی تەواوە ئیعرابی ئاەتەکەی تەواوە هەناسەت خواردەوە با هیچ علامەت و نیشانەیەکی وەستانیشی لێ نەبێ واضحە دەکرێت بوەستی و کاتێکیش دەستت پێکردەوە دووبارەی مەکەوە هەندێک ئاسانکاری تەوان بۆی ئەو وەقفی تامەی پێ بناسین نیشانەکانی چین ها هەندێک نیشانەکان هەندێک لە نیشانەکانی یەکەمە وەستان لە پێش ئەداتی ئیستیفهام و دەستکردنەوە لە ئەداتی ئیستیفهام ئەداتەکانی ئیستیفهام ها پرسیار طبعا ئەوانەی پرسیارن ها لە قورئانەدا بەکار هاتبن هەلمان هەیە هەمزەمان هەیە هەمزەی پرسیار کەیفە بنمونە من مەتا ئەینا ها ئەوانە ئەداتی پێیان دەوترێتی پرسیارکردن ئەگەر لە ئاەتێکدا یەکێک لەو ئەداتانت بەر چاوکەوت زانیت ئەداتی پرسیارە طبعا ئەو لە قورئانەدا علامەتی پرسیار ناکرێ ها وایە لە نووسینی دیکەدا ئەگەر عەرەبی ئاسایی ئەگەر شتێک شێوە پرسیار بێ علامەتی پرسیاری بۆ دادەندرێ بەڵام لە قورئانەدا دەبێت بە ئەداتەکان بزانین لە هەر ئاەتێک ئەداتی ئیستیفهام هەبوو ئەگەر لە پێش ئەدات ئیستیفهامەکەی هەستت بە ماندووبوون کرد لە پێش ئەداتی ئیستیفهامەکەی هەناسەی هەڵکێشە بوەستە دووبارەشی مەکەوە واضحە چونکە هەموو ئەداتێکی ئیستیفهام سەرەتاکەی جملەیەکی سەر بەخۆیە واضحە ئەگەر لە ئەداتی ئیستیفهامەکەی تێپەڕی و هەناسەت پێنەما تێپەڕیوی بەجێت هێشتووە ئەو جار هەناسەت پێنەماوە لەسەر کەلیمەیەکی دیکە ڕاوەستای سەیری کە ئەگەر ئەداتی ئیستیفهامەکەت لێ نزیک بوو زانیت لەوێوە دەتوانی بڕۆی و هەناسەت لێ نەبڕێ لە ئەداتی ئیستیفهامەکەوە دەست پێ بکەوە واضحە یعنی ئەگەر لە پێش ئەدات ئیستیفهامەکە وەستای گەڕانەوەی ناوێ یەکسەر بڕۆ وایە ئەگەر لە ئەدات ئیستیفهامەکە تێپەڕی بووی وایە لە ئەدات ئیستیفهامەکەوە دەست پێ بکەوە زۆر گونجاوە ويقولون متى هذا الوعد إن كنتم بنمونا ليه متى إليه متى هذا الوعد إن كنتم صادقين بس أجر ويقولون بيشتر راوستاباي دواتر متى هذا الوعد تقول باهي إشكالك تدانبو واضحة نشاني دوهم طبعا وەستان لە کۆتایی بەسەرهات و دەستکردنەوە بە بەسەرهاتێکی تر جاری وها لێک ئاەتیدا دیقەتانداوە بەشێکی باسی بەهەشتە و بەشێکی باسی جەهەنەمەیە بنمونە وایە بەشێکی باسی متەقی و لە خواترسەکانە بەشێکی لەوانەی باسی کافران بێ بەشێکی پاداشتە بەشێکی سزایە ئەو ئاەتانە عادەتەن معناکانیان وازحە وایە یان بەسەرهاتی دوو پێغەمبەرە بەسەرهاتی دوو قەومە دوو گەلە بەسەرهاتی پێغەمبەرێکی تەواو بووە سەرەتای بەسەرهاتێکی دیکەیە سەرەتای بەسەرهاتێکی دیکەیە عادەتەن کە زانیت بەسەرهاتەکە تەواو بووە ڕووداوەکە تەواو بوو و ئەو جار ڕاوەستاوی هیچ گەڕانەوەیەکی پێویست نییە یەکسەر لە بەسەرهاتە تازەکەی لە بابەتە تازەکەی ڕادەست پێ بکە بڕۆ وایە ئەگەر بەسەرهاتی دووهەمت تەنها وشەیەک خوێن بۆ و هەناسەت پێنەما تەنها دوو وشت گوتبوون و هەناسەت پێنەما بوو وەرە دیقەتی دێ لە شوێ سەرەتای بەسەرهاتەکەیە لە شوێ سەرەتای بەسەرهاتەکەیە ئەو دوو کەلیمەیە ئەو سێ کەلیمەیە جاجاری وایە کەلیمەیە کە دوو کەلیمەیە دەبێتە سەرەتای مەوزوع و سەرەتای بابەت وەرە لە سەرەتای بابەتەکەوەڕە دەست پێ بکەوە باشترە و چاکترە وازحە ئێمە هێندێک جار لە حاڵەتی ناساریدا بە کەسێکی دەڵێن ئەو بۆ کەسێک هیچ نەزانێ دەڵێن هەر کەلیمەیەک لەسەری ڕاوەستای ئەگەر نیشانە وەستانەکانی لێ نەبوون وشەیەکی پێشتری دووبارەکەوە
لراستي ده أو قصة هلايت چونك همو جار بكلميكي معناه كتواو نابه هندك زار بيستي بدو كلمة قرانوية هندك زار بيستي بسيك كلمة قرانوية هندك زارش بيستي هرني أجر زاند معناه كتواو واضحة كواتا أجر بسرهات وبابتك تواو بوها هم أنا بنمنا لآتك مثلا قولوا آمنا بالله وما أنزل إلينا وما أنزل إلى إبراهيم وإسماعيل وإسحاق ويعقوب طبعا أو أنا تقريبا ناو كان بدواء دواتر وما أوتي موسى وعيسى ها في صدق فرق أوي إيمان من هنا بو إبراهيم وعيسى إسحاق ويعقوب هات بدواتر فرق أوي بو أو بابته شدي كيا ها موسى وعيسى شات بو كاتا كله لإسحاق كي ليعقوب كي هناست فينما ما دام وكي ديك ناوي شي سر بخوي وبابته شي سر بخويا فيز بقرانوي ناك واضحة خاڵێکی دیکە نیشانەیەکی دیکە طبعا ئەو تامە زۆر گرنگە هەتا بکرێ ئینسان ئەوەی پەیڕەوکا باشە بۆیە طبعا نیشانەکانیشمان باس کردووەم سێمیان ئەداتی حرفی نیدا ها لە قورئانەدا حرفی نیدا زۆرن طبعا لە عەرەبیدا ئێمە تەنها لە قورئانەدا یامان هەیە بەکار هات پێ یا قەوم یا ئەیوهە النەبی یا ئەیوهە الەذینە لەکوێ حرفی نیدات بینی لە پێش حرفە نیدایەکەی لە پێش یاکەی ڕاوەستە لە حرفە نیدایەکەیەوە دەست پێ بکەیەوە هیچ ئیشکالێکت نییە واضحە هەی ئەگەر تێپەڕی بووی لە حرفە نیدایەکەی و هەناست پێنەما نیشانەی وەستانیشی لێ نەبوو معناشی تەواو نەبوو بوو وەرە لە ئەدات نیدایەکەیەوە لە حرفە نیدایەکەیەوە لە یایەکەیەوە دەست پێ بکەوە کە ئەو یا عیسا یا موسا یا ئەوانەمان زۆرن لە قورئاندا واضحە کەواتە حرفە نیدایەکان لە هەر جێگایەک لە پێشیان وەستای لە حرفە نیدایەکەی ڕابڕۆ هیچ مشکلت نییە تێپەڕی بووی ئەگەر زانیت ئەو یایەکی لێ یای بامکردنی تێدایە وەرە لە نیدایەکەیەوە دەست پێ بکەوە مناسبە یەکێکی دیکە طبعا لە نیشانەکانی وەقفی تام ئەمر طبعا قورئان بەشێکی زۆری ئەمرە وایە ئەمر هەردوو جۆرەکەی بەکردن بە نەکردن ئەو شوێنانەی پێت دەڵێ وەها وەئەقیموا الصەلاة وئاتوا الزەکاة وئەمەڕوا بالمەعروف ونەهەو ئەوانە هەموو ئەمرن واضحە لە هەر شوێنێک هەناست لێ بڕا زانیت وشەی دوای فعلی ئەمرە پێویست ناکە بگەڕێەوە هەر لە فعلە ئەمرەکەی ڕا دەست پێ بکە معناکەی دەبێتە معنایەکی تەواو چونکە هەموو فعلێکی ئەمر هەمیشە لە سەرەتای ڕستەی دانەها هەموو فعلێکی ئەمر کە دەست پێ دەکەی سەرەتایەکە بۆ جوملەیەکی دیکە سەرەتایە بۆ ڕستەیەکی دیکە ها بەرمونە وەئەقیموا الصەلاة وئاتوا الزەکاة وەئەقرضوا الله ئەوانە لە نوێژە بکە زەکاتی بدەوایە بنمونە وەئەقیموا الصەلاة وئاتوا الزەکاة وەستای وایە سەیری دوای خۆی کە دوای خۆشی وەئەقرضویە هەر وەکو وەئەقیمووی وایە چۆن پێش خۆی ئەقیموا الصەلاتەیە ئەمرە وەئەقرضوا الله بنمونە ئەویش هەر ڕستەکە ئەمرە کەواتە مادام ئەمرە گەڕانەوەی ناوێ و ئەگەر لە شوێنێک ڕاوەستای طبعا گونجاو نەبوو سەیری پێش خۆی کە فعل ئەمر هەبوو کە لە قورئانەدا زۆر هەن یان ئەدات نەهیەکان هەبوون ئەو شتانێک کە خوا داهەمەتە ولا تقربوا الزنا ولا تقتلوا أولادكم ولا ئەو شوێنانەی نەهین هەر بە طبعا حسابی تەڵەب و ئەمریان بۆ دەکرێت لە هەر شوێنێک ئەو ئەمرە هەبوو لە ئەمرەکەی ڕادەست پێ بکەوە فعلی ئەمر یا نەهیەکان مناسب و گونجاون بۆ دەست پێکردنەوە با نیشانەکانیشی لێ نەبن واضحە خاڵێکی دیکە ئەوەیان تۆزێک زەحمەتە وەستان لە پێش ئەداتەکانی شەرت خۆن ئەداتی شەرت زۆرن 12 ئەوەنە لە زمانی عەرەبیدا بەس ئەوەی لە قورئانێ بەکار هاتوون زۆرتر ئەوانن ئین من ما مەتا ئەینە ئەوەی تۆزێک لە عەرەبی بزانێ ئەوانە عادەتەن دەچنە سەر دوو جوملان هەردوو جوملەکە تێکەڵکێش بۆیە لە ئەداتی شەرت لە هەر شوێنێک بینیت چاکتر وایە لە پێش ئەداتەکەی ڕاوەستی بۆی دواتر هەناست پێ بێ فعلە شەرتەکە و جوابی شەرتەکەی بەیەکەوە بخوێنیەوە باسیکەی چونکە ئەوانە دوو جوملان طبعا ئیش تێدا دەکەن یەکێکیان پێی دەوترێت فعل شەرت یەکیان پێی دەوترێت جواب شەرت کە هەر دوو ڕستەکە تاو لە ڕووی معناوە تێکەڵکێشن مثلا هذا إن تتقوا الله ئەگەر ئەوەندەی بڵێ و ڕاستی إن تتقوا الله يعني چی
لە ڕووی معنای یعنی ئەگەر لە خوا بترسی هیچی دکەی لەگەڵنی معنای هەیە ئەوەندە بەتەنێ نا بەس ئەگە بڵێ ئین تتقوا الله يجعل لكم فرقانا و ئەگەر تەخوای خوای گەورە بکەن خوای گەورە هەستی جیاکردنەوەی حەق و نەحەقتان پێدەبەخشێ ئەو کاتە معناکەی معنایەکی کامڵە کەواتە ئەداتی شەڕتەکانت ئەگەر بینین ئین من ئەو ئین و من و ما و مەتا و ئەینانە ئەگەر ئەداتی شەڕت بوون دەستنە سەر فعلی مضارع ئەوەی کە نیسبەتێک بیزانی عادەتەن ئەگە هەناسەشت لێ نەبڕە ماندووش نەبوو بووی ئەو ئەداتانت بینین چاکتر وایە لە پێش ئەداتەکان ئیسراحەتێکی بکەیت هەناسەیەکی هەڵکێشی بۆچی بۆی بتانی ئەو ئەداتەی لەگەڵ دوو جوملەکەی دوای خۆی کە جاری وایە 5-6 کەلیمەی بەدوادادێت هەر 5-6 کەلیمەکە لە ڕووی معناوە تەواوکاری یەکترین لێکیان داببڕی معناکەیان ناتەواو دەبێت بەڵام ئەگەر ئاگال لێ نەبوو بنمونە ئەداتەکەت بەجێ هێشت بوو لە ئەداتەکەی تێپەڕی بووی ئەو جار هەناسەت لێ بڕابوو عادەتەن وەرە لە ئەداتەکەی ڕادەست پێ بکەوە دوای ئەداتەکەی لەگەڵ ئەداتەکەی لە یەکتر هیچ کاتێک دامەبڕە خاڵێکی دیکە تەبعاً وەستان لە کۆتایی سوورەت و دەستکردنەوە بە سوورەتێکی تر ئەوە معناکەی وازەحە وانە ئەوە تام جۆری دووهەم لە وەقفی اختیاری باەکەی بریتە لە وەقفی کافی وەقفی کافی بریتە لە وەستان لەسەر شوێنێک کە ماناکەی تەواوە مانای هەیە بەڵام پەیوەندیشی بە دوای خۆیەوە هەیە لە مانادا بەڵام لە ئیعرابدا پەیوەندیان نەماوە سەرەتای بە نمونە سوورەتی بەقەرە بە نمونە إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم طبعا لە ڕووی معناوە لەگەڵ ئاەتی دوای خۆی کە ختم الله على قلوبهم وعلى سمعهم بە هەردووکیان باسەکە باسی کافرەکانە و معنایەکەی بە تەواوی دەدا وایە بەڵام بەتەنش بڵێن إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم ئەوەندەش بەتەنێ بڵێن معنایەکی هەردەبەخشێ وایە ئەوانەی بێ باوەڕن وەکویە کە بیان ترسێنی یانیان ترسێنی ئیمان ناهێنن معنای هەیە وایە بەڵام بابەتەکەش تەواو نەبووە وازەحە کەواتە لە هەر شوێنێک لە هەر جێگایەک معناکە تەواو بوو بێ وازەحە معناکە تەواو بوو بێ بەڵام بە یەکجاری بابەتەکە کۆتایی پێ نەهات بێ وایە دوایوی ومن الناس هەر لە سوورەتی بەقەرە 13 ئاەتت هەنا هەر 13 ئاەتەکە باسەکە باسی منافقانە طبعاً کەس دەتوانێت 13 ئاەتی بێکەوە ببەستێتەوە هیچ کەس ناتوانێت بە عەبدولباسیت و ئەوانە شۆکە هەناسەیان زۆر درێژە وایە ئەوانە سوورەتی گچکە و ئاەتی کورد سێ چوارێکیان بەیەکەوە بەستونەتەوە و لەو حاڵەتانەدا چارچیە معنایەکەی لە هەر شوێنێک تەواو بوو بابە تەواوی بابەتەکەش کۆتایی نەهات بێ وازەحە دەوەستین هەناس هەڵدەکێشین ناشگەڕێینەوە مادام معناکەی تەواو بووە جا وەقفی کافی بریتە لە وەستان لەسەر شوێنێک کە معناکەی تەواوە و بەڵام پەیوەندیشی ماوە لە معنادا بەڵام لە ئیعرابدا هیچ پەیوەندیەکی بە دوای خۆیەوە نەماوە لە شوێدا ئەوە دروست دەبی بە زۆری لە نێوانی ئاەتەکاندا زۆرینە تەوان هەموونا ئەوەشیان زۆرینەی ئاەتەکان وایە کۆتاییەکەیان لەگەڵ ئاەتی دواتر پەیوەندیان هەیە لە ڕووی معنە وایە بە تایبەتی ئەو مەجموعە ئاەتانەی عادەتەن کە بەیەکەوە هاتوونەتە خوارێ وایە لە ڕووی معناوە تەواوکاری یەکترین وایە بەس جملەش جاری وهەیە معنا دەبەخشن بەرامبەرەکەت دەزانی دەڵێ چی وازەحە لەو شوێنانەی کە معناکە تەواوە بەڵام بابەتەکە تەواو نییە تێم دەگەن وانە معنایەکەی دەدا معنایەک بە کەسی بەرامبەر دەبەخشێ بەڵام بابەتەکە تەواو کۆتایی نەهاتووە لە ڕووی معناوە بەڵام لە ڕووی ئیعرابەوە کۆتایی هاتووە بە نمونە جملەیە جملەی فعلی بە نمونەگەر فعل و فاعل و مەفعولی وەرگرت تەواو وایە مثلا جملەی ئیسمی مبتەدا و خەبەر کۆتایی هات تەواو لە ڕووی ئیعرابەوە کۆتایی پێدێ با معناکەشی تەواو نەبوو بێ لەو شوێنانەش وەستان جائیزە بە وەستانەکەش دەگوترێ وەقفی کافی یعنی وەستانێکی تەواو وەستانێکی کافیش لەگەڵ تامی تام یعنی تەواو بێ مشکیلە بەس کافی یعنی لێرەش دەکرێ بوەستی وەقفی سێهەممان هەر لە ئیختیاریەکەی الوەقف الحەسەن وەستانێکی جوان تەوان لە ڕووی دەرەجەوە کامیان لە هەمان باشترە تامەکە تامەکەت پێ نەکرا کافیەکە
کافیەکەت پێ نەکرا وەرە حەسەنەکەی حەسەنەکە چێبریتە وەستان لەسەر وشەیەک کە ماناکەی تەواو بووە بەڵام پەیوەندیشی بە دوای خۆیەوە ماوە لە ئیعرابیش و لە معنادا لە کافیەکەیدا معناکەی واضحە لە معنادا پەیوەندی ماوە لە ئیعرابدا نەیماوە لە وەقفی حەسەندا معنای هەیە بەتەنێ ئیعرابیشی هەیە وایە بەڵام لەگەڵ دوای خۆش دەتوانین معنایکەین و لەگەڵ دوای خۆشی ئیعراب دەکرێت وەکو چی بەنمونە ها سیفە و مەوسوف نەعت و مەنعودەوەی عربیکان لەبیر مابێ ئەوانە نسبەتێکی دەزانن بەنمونە با بسم الله بەنمونە بێنینەوە بسم الله الرحمن الرحيم طبعا نەبووە عادە دێمە بسم الله لەتکەین وایە دەنا ئێستا ئەگەر بەتەنە بڵێ بسم الله معنای هەیە نێتی ها هەیتێ مە لە نان خواردن و لە زۆر شتدا بەس دەڵێن بسم الله وایە الرحمن الرحيم طبعا معنای بسم اللهەکەی تەکمیلە دەکەن تەواوی دەکەن وایە بەڵام بەتەنێش بسم اللهەکە معنای هەیە الرحمن الرحيم سیفەی چێن صفەتی ئەڵڵان وایە ئێستا ئەڵڵاه منعوتە ئەوەی دیکە نعتە سیفەیە لێشیاندا ببڕی سیفە و مەوسوفەکەی زۆر ئاساییە سهر بسم الله بەبێ ماندووبوونش ها بڵێ بسم الله الرحمن الرحيم هیچ گرفتێکی نییە بۆ چونکە بسم الله بەتەنێش معنای هەیە لەگەڵ دوای خۆشەیەتی واضحە بەتەنێش دەکرێت ئیعرابیکەین لەگەڵ دوای خۆش دەکرێت ئیعرابیکەین هەل الحەمد لله هەروەها الحەمد لله سوپاس بۆ خوا صفەتی خواکەی چۆنە رب العالمین ها بۆیە اعتیادی بڵێ الحەمد لله رب ئەو زۆرە کەلیمانەمان لە قورئانێدا زۆر زۆرن ئەوە نیشانەیەکی کە بەدەل و مبدەل ئەگەر دیقەتتان دابێتێ جاری وا هەیە هەر بە نمونە لە سوورەت لە دووسێ شوێنان گوترا عیسا المەسیح ابن مەڕیەم رسول الله المەسیح عیسا ابن مەڕیەم رسول الله چوار ناو هەر چوارەکە لەگەڵ چێتی هەر چوارەکەی لەگەڵ عیسایەتی لەسەر هەر کامێکیان بوەستی با دووبارەشی نەکەیەوە بەرامبەرەکە تێدەگا وایە ئێستا لەناو هەموو خەڵکیدا ئەوەی هیچ نەزانێت دەنا بڵێ عیسا هەر دەزانی مەبەستت چێیە وایە بڵێ مەسیح هەر دەزانن بەچێ دەڵێ بڵێ ئیبن مەڕیەم وایە هەر دەزانن بەچێ دەڵێ وایە ها ئێستا لەناو موسڵماناندا بڵێ محەممەدی کوڕی عەبدوڵڵا یا بڵێ پێغەمبەری خوا یا بڵێ خۆشەویستی خوا یا بڵێ حەبیبی خوا هەموو کەلیمەی مرادفن وایە وەصفن بۆ چێ بەکاردێن بۆ پێغەمبەر بەکاردێن صلی الله عليه وسلم ئەو شوێنانە ئەو کەلیمانەی کە کەلیمەی مرادفن کەلیمەی وەکو یەک معنان لە هەر جێگایەکیان ڕاوەستای ئەگەر کەلیمەی دوای خۆشی وەکوی پێش خۆی بوو هەمان معنا بوو دووبارەشی نەکەیەوە ئاساییە یان مستثنا و مستثنا منه هاویش بابەتێکی دیکەی مستثنا و مستثنا منه لە عەرەبیدا ئەو ڕستانن کە غەیر و سیوا و ئیلای تێدایە ئیلا غەیر سیوا حاشا ئەوەی قەدیم پۆلی 12 بوو بێ وانە ئەو بابەتێکی سەرەکی بووە ئیستیثنا لەو شوێنانەش عادەتەن طبعاً لە ئەداد ئیستیثناکان ڕعادەتەن دەست پێ بکەیەوە یا لە مستثنا و مستثنا منهوی دەست پێ بکەیەوە هیچ گرفتێکرد نییە وەستانەکەی وەستانێکی تەواوە واضحە وەقفی هەر ئیختیاری زۆری چوارەمی ئێوەی وەقفی قەبیح وەقفی ناشرین وەقفی ناتەواو کە دەبێت زۆر ئاگامان لێ بێ بە هیچ شێوەیەکی ئەو زۆرە وەقفەی هەتا بۆمان دەکرێت بە ئیختیاری خۆمان نەیکەین ئەگەر تووشی بووی مەوزوعێکی دیکەیە هەناست پێ نامێنێ کەس ناڵە خۆت بخنکێنە وانە منە کۆ خەت دێتێ دەسەڵاتی خۆت نییە بەڵام بە ئیختیاری خۆت لەو شوێنانە نابێ ڕاوەستی وەقفی قەبیح سێبریتە لە وەستان لەسەر وشەیەک کە ماناکەی تەواو نەبووە لەبەر ئەوەی پەیوەندی بە دوای خۆیەوە ماوە لە ڕووی ماناش و لە ڕووی ئیعرابیشەوە هەر کەلیمەیەک هەر ڕستەیەک هەردوو کەلیمەیەک بەیەکەوە مەعنا و ئیعرابیان بەیەکەوە ڕەبت بن لە کاتی خوێندنەوەدا بۆ نییە لێکیاندا ببڕێ واضحە مثلا ضرب الله مثلا للذين كفروا هەر کامێک لەوانە بەتەنێ بڵێ معناکەی سەقەت و ضرب الله بنمونە لێ ڕاستە دوای بەتەنێ بەکاخە بڵێ مثلا للذين كفروا و ئەگەر کەسێک ئەوەی پێشووتری گوێ لێ نەبوو بێ نازانی باس چش دەکەی
واضحە بۆیە تەمان هێندێک شوێن هەنا پێیان دەگوترێ وەقفی ناشرین نەگونجاو ناجائز کە پێناسە سەرچەکەی ئەوەیە کە لەسەر کەلیمەیەک ڕاوەستی حاڵێن لێ کە معناشی تەواو نەبووە ئیعرابیشی تەواو نەبووە معناشی ئیعرابیشی پەیوەندی بە دوای خۆیەوە هەیە هێندێک لە نیشانەکانی سن لە نیشانەکانی ئەم وەستانە وەستان لەسەر مبتەدا بەبێ خەبەر مبتەدا و خەبەر عادەتەن تێکەڵکێشن لەگەڵ یەکتری وایە وإذ قال عيسى بنمون ئەوەندەی بڵێ کاتێک عیسا گوتی چی گوت وایە مثلا محەممەد ڕەسوول الله بەس بڵێ محەممەد و هەناسەی هەڵکێشی وایە عیسا ڕەسوول الله عیسا پێغەمبەری خوایە بەتەنێ ئەو شوێنانە مبتەدا و خەبەر عادەتەن لە جوملەی ئیسمیدا نابێ لە یەکتر داببڕدرێن یا دەبێت لە پێش مبتەداکەی ڕاوەستی یا کە مبتەداکەت گوت دەبێت خەبەرەکەشی بڵێ ئەوە یەک یان فعل و فاعل ئەوەی باسم کرد ضرب الله ضرب الله ضرب الله وایە فاعلی ضربەکەی بڵێ ضرب دواتر بڵێ الله بەتەنێ تەمەن معناکەی يغفر الله لمن يشاء وایە بڵێ يغفر الله لمن يشاء دوایە معناکەی سەقەت دەبێ ئەو شوێنەی کە هەناسەی لەسەر هەڵدەکێشی دەبێت معنایەکەت بە کەسی بەرامبەر دابێ واضحە ئەوە بیان و نییە قورئان طبعا ئەوەیەکی سەماعیە و عیبادەتێکە کە خەڵکت لەکن بێ لەکن نەبێ بڵێ جا خۆکە زاگای لە من نیە خۆکە گوێی لە من نەگرتووە واضحە ئینسان بە تەنیانیە کاتە قورئان دەخوێنێتەوە وایە بە تایبەتی طبعا هەر شوێنێک جێگایەک قورئانی تێدا بخوێندرێتەوە مەلایکەتت لەگەڵن لایکەبی وایە لایکەبین مەلایکەتت لەگەڵن مەلایکە گوێیان بۆ گرتووی وایە ئەو جار خۆ ئەتۆ عیبادەت وایە خەڵکت لەکن بەیا لەکرد نەبێ کامیان مەفروزە جوانتر بکەیت ئەو کاتێک خەڵکت لەکنیا خەڵکت لەکن نیە تۆ لەناو خەڵکیدا قورئانی جوان بخوێنیەوە باشەیە بەتەنێ بێگومان بەتەنێ خێرەکەی زۆرترە وایە ئەو جار مەبەستم قورئانی بەدەنگش عادەتەن زۆر جار دەبێتە داعوە و بانگەوازی بۆ معلوماتان کە ئێمە قیمەتی نازانین بۆ جنۆکەکانش جیهانی جنۆکە جیهانێکی تێکەڵکێشە لەگەڵ ئێمە مەرزنیە لە هەر شوێنێک بووین جنۆکەی لێبێ وایە ئەگەر لێی بوو لە دوو حاڵەت بەدەرنی ئەو جنۆکانە ئەگەر خراپ بن دەگونجێ بە قورئانەکەی تۆ کاریگەر بن حاڵێ ئەگەر تاوان هەر چاک نەبوون و دڵڕەق بوون بێزار دەبن بەجێت دێڵن هەر قازانجت کردووە وایە ئەگەر باش بن استفادە لە قورئانەکەی تۆ دەکەن لە قورئانەکەی تۆ نیسبەتێک تێدەگەن حاڵی دەبن زۆرینەی جنۆکە جیهانی جنۆکە بە شێوەی ناڕاستەوخۆ کاتی خۆ ئیبانیان هێناوە چەند جارێک نەبێ پێغمبەر صلی الله عليه وسلم ڕاستەوخۆ قورئانی بەسەردا خوێندوونەتەوە زۆربەی جارەکان ئەو کاتێک کە لە نوێژەدا قورئان بەدەنگ خوێندراوە پێغمبەر صلی الله عليه وسلم بۆ سەحابەکان قسەی کردووە قورئانی بەسەردا خوێندوونەتەوە بە ناڕاستەوخۆیی جنۆکە ئیمانیان هێناوە زۆر جاریش بە گوێگرتنی تەنها چەند ئاەتێک جنۆکەیەک چووە یەک نەتەوەی یەک عەشیرەتی خۆی یەک بنەماڵەکەی خۆی هەمووی مسلمان کردووە لە سوورەتی ئەحقافدا بە تەفاسیلی باسی دەکات وازحە بۆیە قورئان عیبادەتێکی وەک دەڵێ نێوانی خۆت و خوایە وایە ئەگەر بە تەنێش بی بۆی عادەتەن ئاگاتان لێ بێ مەسەڵەن ئەو کاتێک ئینسان بە تاقی تەنهاشە دەبێت ئیحتیمامی هەر هەبێ جا خۆ کەس ئاگای لێ نیە و خۆ کەس غەڵەتم لێ ناگرێ و جا خۆ بۆ خۆم دەزانم چم گوتووە ئەوانە بیانون نین جێبەجێکردنی قاعدە و یاسایەکان ئەوەندەی بۆت ممکن دەبێ ئەوەندەی دەگونجێ ئەوەندەی لێی دەزانی واجبە وایە ئەوەی لێشی نەزانی ئەو مەوزوعێکی دیکەیە واضحە یان ئەداتی ناسیبە بنمونەها ئەداتی ناسیبە لە زمانی عەرەبیدا ئەنە لەنە کەیە ئیدەنەها ئەوانە جاری وا هەیە لەگەڵ فعلێکی بەیەکەوەنە وایە ئەگەر بێ لە ئەداتەکەی هەناسەی هەڵکێشی لەسەر ئەداتەکەی هەناسەی هەڵکێشی و دوایە فعلەکەی بەتەنێ دووبارەکەیەوە زۆر جار معنایەکی پێچەوانە دەدا بنمونە لەن یەغفر الله لەهم وایە وەما پێشتری ئەگەر بەدەمونە لەسەر لەنەکەی هەناست پێنەمێنێ لەن ئەداتی نەهیە وایە ئەداتی نەفیە جوملەکەی نەفی دەکا ئەگە بڵێ لەن یەغفر الله یعنی چی خوا لێی خۆش نابێ وایە ئەگەر بێ لەنەکەی دا ببڕی لە یەغفیرەکەی معناکەی چی دێدێ یعنی یەغفر الله یعنی خوا لێی خۆش دەبێ وایە
أن يكون عبدا لله أن يكون عبدا لله أو كي أن يكون عبدا لله بن من أنا كي راوستا دواتر بلا عبدا لله معنى كي سقد به بوي أداة ناصبة كان بن من لقل منصوبة كي دوام حرف جر حرف جر من في إلى بل من ولا يخافون لوم ولا يخافون في الله ولا يخافون في ئاوای بکەو هەناسەی هەڵکێشە دواتر فیەکەی دووبارە مەکەوە بە تەنێک کەلیمەکەی دێکە بڵێ معناکەی غەڵەت دەبێتکە و حرفە جەڕانە تەوان قورئان پڕیەتی ها مین ئیلا عەن لام واو ئەوانە ئەگەر حرف بن هیچ کاتێک حرف لەگەڵ دوای خۆی بەیەکەوە نابێت لە یەکتردا ببڕێن وازحە کەواتە هیچ حرفێک لە قورئاندا بۆ هەناسە خواردنەوە نابێت هیچ حرفێک بۆ هەناسە خواردنەوە لەسەری بەکەڵک نایە هەموو حرفێک دەبێت لەگەڵ دوای خۆی بەیەکەوە ڕەبت بکرێتەوە ئەگەریش لە ناچاریدا جارێک لەسەر حرفێک هەناست پێنەما حتمەن دەبێت لە کاتی دەستپێکردنەوەکەدا لای کەمی حرفەکەی لەگەڵ دوای خۆی بەیەکەوە ببەستیەوە یان ئەداتە نەفیەکان نەفی بەبێ منفی ما كان الله ليذر المؤمنين وما الله بغافل عما تعملون وما كانوا مؤمنين وما هم بمؤمنين ولا أو ما إلا ببلي وما أجا هناسيها الكيشة دواتر بلي هم مؤمنين وما الله بغافل ما إلا بدو بلي الله بغافل معناه سقددا واتو يكم جار آياتك دل إخوة بأغانيا أتم معك لا بي وما لا بتايبتي ما ولا أداة نفي زورترين بكار هنانيان هي القرآن دا وما ولا زور لم لن أوانا أداة نفي هيس كاتك أداة نفيك بتني جائز نية لسريان راوستين أجر لسريان راوستاشي دا صلاة النبو حتما دبي دوباري بكي وخالة شركة أوت همو وستانا كان تيبون وەستانی ئیختیاریەکە تاممان هەبوو گوتمان وەستانە لەسەر شوێنێک کە لە ڕووی مەعنا و ئیعرابەوە کۆتایی هات بێ وایە وەقفی کافی وەستانە لەسەر شوێنێک کە مانای تەواوە وایە معنای تەواوە بەڵام پەیوەندیشی بە دوای خۆیەوە ماوە لە مانادا بەڵام لە ئیعرابدا پەیوەندی نەماوە ئەوەشیان هەر ئیعتیادیە وەقفی حەسەن ئەوەیە کە معناکەی تەواوە بەڵام لە ڕووی معناش و لە ڕووی ئیعرابیشەوە لەگەڵ دوای خۆی بەیەکەوە پەیوەندیان هەیە وەقفی قەبیحیش ڕاوەستانە لەسەر شوێنێک کە بەتەنێ معناکەی معنایەکی نەشیاوە بەتەنێ معناکەی معنایەکی نەگونجاوە ئەوانی کە زۆر گرنگ نینە وەقفی ئیختیباریشمان هەیە ئەو وەقفی ئیختیباری یعنی چی یعنی وەستان بە مەبەستی تاقیکردنەوە ئەتۆ لەکن مامۆستایەکی دەرسی دەخوێنی وایە ختمی دەکەی مثلا قیرائی دەکەی جارێکە باسم کرد گوتمان لە هەر کەلیمەیەکی قورئانیدا دەبێ بزانی مامۆستاکەت بزانی تۆ دەزانی بوەستی یان ناوەستی وایە لەناو قورئان خوێندنەوەیدا مامۆستاکەت لە هەر کەلیمەیەک پێی وتی بوەستە سەیری ئەوانەی پێشەوە مەکە مادام بۆ تاقیکردنەوەیتی بۆ هەڵسەنگاندنی تۆیەتی بوەستە بۆی بەس چونکە بەس دەیەوێ بزانی تۆ دەزانی بوەستی یان نازانی وازحە بۆیە نەشگەڕێەوە ئەگەر مامۆستایەکەت پێی گوتی تەبیعیە معناکەشی گونجاو نەبوو چونکە تۆ بە اختیاری خۆت نەوەستاوی وایە بە ئەمری مامۆستایەکەت وەستاوی بۆچی بۆی تاقیت کاتەوە تاخوا دەزانی لەسەر ئەو کەلیمەی بوەستی ڕۆژێک ئەگەر لەوێ هەناست پێنەما یان نازانی وازحە وەقفێکی دیکەمان هەیە پێی دەگوترێت وەقفی ئینتیظاری وەقفی ئینتیظاری تایبەتە بەشێ بە کەسێک کە چەند قیراءەیەکی بەیەکەوە دەخوێنێت طبعا ئێمە حوت قیراءەتی متواترمان هەیە وایە دەی صحیحمان هەیە چواردەمان هەیە بە هەمویانە طبعا چواردە قیراءە هەیە لە چواردە شێوازی خوێندنەوەی ڕیوایەت بە چواردە شێواز لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هەندێک کەلیمەها هەندێک شێوازی خوێندنەوە هەندێک لەهەجاتی عارەبی طبعا لەناو کەلیمەکاندا ڕیوایەت کراون بەڵام چواریان شاذن دەی صحیحن لەو دەیانەش حوتیان متواترن لەو حوتانەش طبعا ئەو قیراءە عفز عن عاصمەی کە ئێمە زۆرتر دەیخوێنین 1970 جیهانی ئیسلامی طبعا هەر قیراءەتەی پەیڕەو دەکا هەرچی مصحفیش هەیە طبعا لەسەر زەویدا بە قیراءەتی حفز عن عاصم نووسراون ئێستا هەندێک طبعا ڕیوایەتی دیکە ئاسانکاری کراوە دەنووسن و شێوازەکەی تەسجیل کراوە
لنا قراءات مزجا أو كسي كبنمنا ديود دو قراءة بيك وبيروكا واسي قراءة بيروكا شوار قراءة بيروكا لكاتي دقات أو كلماني كبه هندك كلمة طبعا ها دروست بدوس شيء بس شيء بخوين درينوا طبيعية رابو وستي بوسي بوي كلمة كي بشوازة كي ديكش بما مستاكي بخوينتوا بو شوازة وستاني دوتري وقفي انتظاري وقفي شوارم طبعا بيدا وتري اضطراري ناچاری ئەوەی کە دەوەستی لەسەر شوێنێک بەڵام بەبێ ئەوەی دەسەڵاتی خۆتی تێدابێ وایە هەناست پێ نامێنی دەکۆخی دەپشمی کەسێک وەلحاصل حاڵەتێکی تایبەتت بەسەردادێ هیچ زەین و هۆشت لەسەر ئەوەی نییە یا فریای ئەوەی ناکەوی فعلە ئەمرێکی بدۆزیەوە ئەداد ئیستیفهامێکی بدۆزیەوە نیدایەکی بدۆزیەوە وایە ناچاری هەناسەی هەڵکێشی لەو حاڵەتەیدا چی بکە طبعا لای کەمی کەلیمەکەی تەواوکە لەناو قەدی کەلیمان قەد مەوەستە واضحە بەڵام مادام بە ناچاری تینت بۆ هاتووە لە هەر کەلیمەیەک بوەستی طەبیعیە بەمەرجە کەلیمەکە کۆتایی هات بێ ناوقەدی کەلیمەی نەبێ واضحە کەلیمەکە کۆتایی هاتبێ لە کۆتایی کەلیمەیدا بەجا معنایەکەی ئیعرابەکەی تەواوە یا تەواو نییە مادام ناچاریە گرفتی نییە بەس بە یەک مەرج کە دەستت پێ کردەوە دەبێ بێ لە شوێنێک ڕادەست پێ بکەیەوە مناسب بێ بۆ دەست پێکردنەوە واضحە ئاخر جۆری وەستان پێ دەوترێت وەقفی مراقەبە وەقفی مراقەبە ئەو شوێنانن بە کورتی کە لە قورئانەکاندا ها جاری وایە لە یەک ئایەتی دوو جار ئەو سێ نوقتانە لەسەر دوو کەلیمان هەیە واضحە ئەوە چییە یعنی ئەگەر لەسەر یەکەم وەستای بۆ نییە لەسەر دووهەم بۆستی واضحە مراقەبە یعنی چاودێری دەکەی لەکوێ هەناست چاکتر پێ لەکوێ چاکتر دەتوانی بوەستی لەکوێ لە کامیان بۆ گونجاوترە بوەستی مراقەبەی دەکەی یا لە یەکەم بوەستە یا لە دووهەم واضحە ناکرێت بەسەر هەردووکیاندا بڕۆی ناکرێت لەسەر هەردووکیشیان بوەستی بەو جۆرە وەستانەی دەوترێتی وەقفی مراقەبە یعنی چاودێریکردن ئەوە جۆرەکانی وەستان بوون ئەگەر سەیری سوورەتی تەکویریشکەن با بخوێنینەوە ئینشاءالله أعوذ بالله من الشيطان الرجيم طبعا سورة آيات كرتانا آسانا بوستانه ويا لقي كوتاي سورة آيات كانوا دوستي هر چندا لروي معنى شو جاري واهية تيكالكيشن بلام هر درسته والحاصل كوتاي آيات به هر شيء به درسته لسري راستي واضح انك درست طبعا سنتيشا بەڵام هەندێک جار کە زانیت دوو ئاەت معنان بەیەکەوە زۆر تێک هەڵکێشە بەیەکەوەش وەسڵیان کەی و بیان بەستیوە زۆر ئاساییە أعوذ بالله من الشيطان الرجيم إذا الشمس كورت وإذا النجوم انكدرت وإذا الجبال سيرت وإذا العشار عطلت وإذا الوحوش حشرت وإذا البحار سجرت وإذا النفوس زوجت وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت وإذا الصحف نشرت وإذا السماء كشطت وإذا الجحيم سعرت وإذا الجنة أزلفت علمت نفس ما أحضرت فلا أقسم بالخنس الجوار الكنس والليل إذا عسعس والصبح إذا تنفس إنه لقول رسول كريم ذي قوة عند ذي العرش مكين مطاع ثم أمين وما صاحبكم بمجنون ولقد رآه بالأفق المبين وما هو على الغيب بضنين وما هو بقول شيطان رجيم فأين تذهبون إن هو إلا ذكر للعالمين لمن شاء منكم أن يستقيم
وما تشاءون إلا أن يشاء الله رب العالمين. صلى الله على سيدنا